هەموو پەیوەستە بە حکوومەتەوە ئەوانەی کە بازرگانی دەکەن من دڵنیام لەبەرەوەی لەگەر دەسەڵاتداران دەستیان هەیە یعنی هیچ گومانشتێدان ئەوانە کە توجارە دەکەن ئەو توجارە کە دەشکرێتن توجارتە زەخمەکان زۆربەی زۆر لایەن دەسەڵاتەوە دەکرێتن جگەر بێت و مەسەلەن تەحکمکردن بە بازار پەیوەستە بە مەسەلەی بەرپرسەکانەوە گەر بەرپرسەکان بیانەوە حکوومەت مەسەن کا حکوومەت چی نازم بەرپرسە چیە ئەگەر بێت و ئەوانە بیانەوێتن دەتوان تەحکم بەسەر بازار بکەن و قۆڕخکاری نەمینێتن ئەینسان وا هەز دەکاتن کە قۆڕخکاری هەیە لە بازار دەچی مەسەن لەبوون من پێشترێک کە فەردە ئاردم کڕێ بە 12,000 نووی ئەو ڕۆژە چوومە فەردە ئاردم کڕێ بە 16,000 یعنی تۆگەر ئیساب بکەی دەکا کورفەکەی زۆر دەکاتن لەسەر هاوڵاتی دەوەستیتەوە بە هەمان شێوانی زۆر شی دیکە بەوشێ دەستە هێرکە پێشتێکە بە 2,500,000 بوو دەستێکە ئێستاکە بە 6,000 هەیدیوانە گران لەسەر هاوڵاتی دەوەستیتن بازار عەرز و تەڵەبە کە تەڵەب نەبی بەڕاستی گرانی نابی کابرای هاوڵاتی پارەی لەبەرچی نییە دینارەکی لەبەرچی نیە ینی دوکاندار دەیکاتەوە ئەگەر ئەو بازار نەبی ناتوانانی گرانیکە ئێستانەکە بەهۆی ئەوەی کە موچە دابش نەکرای بە ئەوەی خۆی لە کاتی خۆی چەند ڕۆژێک تاخیر بووە خەڵکەکە بێ پارەیە ئیشکارەکە خەڵکی کاسب ئیشکارەکەی ڕاوەستایە پارەی لەبەرچی نیە و بازارش عەرز و تەڵەبە وەکو گرانی وەڵاهی ڕۆژی یەکەم دیتمان ڕۆژی یەکەم دیتمان گرانیەک دروست بوو